براستی ابدا محمود هم باش تماشاوان هێژا بەرومات دەم باش هەواڵی هێژا هاتی وڵاتان بە ڤلۆگێکی نوێ ئەمڕۆ هاتین ji بۆ شاری یاری ئەنجی بێژین مەدینەت المەلاهی سۆمەرلاند هاتینە مناڵەکانمان دڵخۆشکەین هەردووکیان خۆیانمان ئامادە کردووە ئەوە ئاری ئەوە شیرین شیرینەوە نیوچە لەوێ دەرە ڕۆنشتیە خۆش بی جا بەمەڕە بن دەربازی هەندەر دەبین ئەم دەخوازن ئیرۆ چ بکەین وەختەکە خۆشە بڕۆ دەرباز بکەین و هەر تشتی ئەم مرۆڤانەوەکەن بەڵێ بەمەڕە بن حتا داویە ڤیدیۆ بەرەکۆم دەربازی هەندەر بین شتکەرەمە خۆ کەناڵیمە یەک و نەشەپاندە کەناڵە بشۆپێنین و هەروەها چ بکەین شیری بەژمەرە بن ڤیدیۆ بنووسینن و بەعج بێنن بەمەڕە بن ئەم هەرێکی خۆش هەورە دەرباز بکەین شیرین ئۆریژی ماوانی ڕونشکۆندە دۆنە بنە سەر شیرینە شیرینە درۆنی خۆ دەرکەتنە شیرین چیتین شیرین هەیی نای ايش اري؟ اوريجي مابوري ويتشي قريا شكلي غيري يا تماشاوان هێژا يلا هم دەربازی هەندەر بین و ئەم هەرین سۆمەرلاند كلام ئامادەی؟ ئاری تامادەی؟ هەر یە ژوورەوە؟ باش ئاری بەرێ هەر تشتێ دەخوازێ سواری تراکتۆرێ بێ ئەمێ دەستپێکی ئاری ببێن سواری تراکتۆرێکێ سواری تراکتۆری ئاری بینە ئاری تراکتۆری ژمارە داژێ شیرین لێخوڕێ
آره براستی روزی که خوشه جبو زارو کان ابدا پر خوشه البته جبو مزه نجی چون لستوک مزه نجی پر کده خلا دویم حتی کج دستی ما به اما لستوکی زارو کان بکن جبر زاری خو حتی کچی هم آره این دو ساعت مره هنه ساعت 6 گردم ساعت چند گردم؟ ساعت 6 گردم ساعت 6 گردم آنها ساعت 4 أبي ساعتي ما معايا أنا كيف أري شيرين جي خاو كريه كيف هون خوشكي بس إيرو بر ملت هاتنا نهاجي أم كتير سرا جبكو هرن دروازي لستوكي جبين درو أو أريتا ديا لستوك أو دشينا أو آفي براستی تشتێکی خۆشە هەمیش بۆ مەزن هەمیش بۆ زاریە بەمەرە بن ئەمێنەها سواری ڤایە بین سوار ڤایە بین واو أمينها درباس بين أنت حاضرة آماده خب زن اینجا اری چی بسریه ای خوشه براستی سروشتێکی زۆر زۆر جوان خۆش ئای لەسە خوسە پێین وەرە خوسە پێین ئای هات ئۆ دایاری دایە هەلو دایە سڵاو سڵاو دایەگیان ئۆ چی واری خوسە پێویستە پێ دیسان گیان منتر بود گیان منتر بود ای شبون ای شبون خوشه ای اسا چین اشکوتکه و آری اشین اشکوت ایره اشکوته آری ها اشین مرا اشکوتکه اسا تاریکه واو واو واو
ئێستا شتێکمان بۆ دەرەچێ ئاری ئێستا مش ئاها 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 ئەڵێ فیلمی ترسناکە واو خۆشە بەڕاستی زۆر ئەڵێ باشە ئەڵێ باشە هەڵ سەفێرە سەدی ساریارە واو هلاس لێرە هاتینە کۆتایی ئەم یاریە لێرە سەرەکەوێت ئەوە شەوەی دوامانەوەیە ئەمە شەوەی پێشۆمانە گوڵە جوانە ئەو گوڵانە لەسەر ڕاستی جەوێکی خۆشە ئەو خەڵکانەوەی هاتوون کاتێکی خۆش بەسەرە بە زۆر جوانە و مێشاچێتە ناو گوڵەکان شیرین جان خەوتووەتە ئێستا تۆ هیلاک بووی؟ کەمێ هیلاک بووە بەڵام هینگە ڕێ بکەین زۆر هیلاک بوو ئەوە تا ئێستا ئاری تەماشای ئاریکە بەڵێ ئێستا چین بەردەوام بین چەند یاریشی کە هەیە بۆ ئاری ئەچین ئەو یاریانە شەکەین و دواتر کۆتایی بە ڤیدیۆکە هێنین
دیگه حواله جام بی هایی گیشتن خالی ویدیو خود می‌بینن ملت دیبت گره ساعت 9:06 و چکی واسطی و نبر کی ولی اجیم ما وقت که خوش شبر درباس کرد براستی زور خوش بود یعنی خوشی او بو اما منالی خمان هنا ویات کمال یاری خوش مگرچنه در فتی او من نبو که همو شتێک دیمەنی بکێشی دیمەنەکان دەرخین لێ بەڵام هەستێکی زۆر خۆشمان وەرگر ئەمڕۆ ئەنەرژیمان وەرگر آری طعمه ناده ئەو ئاریە بڵێ بەڕێزان هیوادارین کە ئێوەش ئەم ڤلۆگەتان بەدڵ بوو بێتن ئەم لەوێ دەرێ خاتری خۆش بە دەخوازین بەنیازی دیدار امر مالکه تمام ده آن حلو رو بیجه آن حلو تا بدوری دیگه دواتریش بچین بۆ کە ئەچی ساری هینەکان بۆ خەکە بۆ کوڕیس و